بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو لا بەشی یەکەمی ئەم دیدارەمان لەگەڵ سەربەست کەرکووکی بە یادەوەریەکانی گەڕانمانەوە بۆ ساڵانی شەستەکان و هەفتاکان. ئێمە تاوەکو تقریبان ساڵی هەفتاکانمان لەگەڵ باس کرد، حرەکەی ڕۆشنبیری، حرەکەی سیاسی ئەو سەردەما و هەروەها ئەو ململانیە و ڕکابەری و هەروەها ئەوەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەبووە و زۆر جار تەرجمە بووە بۆ لایەنی ڕۆشنبیری و بە تایبەت ڕنگدانەوەی لە کەرکووک کە شارێکی زیندوی ئەو کاتە بووە. ئێمە هەتاکو تقریبان ژیانی وەزیفی مامۆستامان باس کرد. مامۆستا بەخێر بیتەوە. سپاس دەکەم. لەوێ ڕاوەستانی کە جەنابەت دا ئەمەزرەی لە زانکۆی سلێمانی و هەروەها حەزم کرد پرسیار ئەوەم لێت کرد، زانکۆی سلێمانی بۆچی لەلایەن ڕژێمی باسی ئەو کاتەوە هەڵدەوەشێتەوە و لەبری ئەوە زانکۆی سڵاحەدین لە هەولێر دروستەکرێت؟ چەند هۆکارێک هەبوو کە ڕژێمی باس ئەویست ینی لە ئاخرا ئەو بڕیاری دەرکە کە زانکۆی سلێمانی داخرێت نەمێنێت و بیگوازێتەوە بۆ هەولێر. یەکێک لەو هۆکارانە ئەوە بوو کە زانکۆی سلێمانی خۆی دەستکەوتێکی کورد بوو، بڕیارێکی حکومت دەری نەکردبوو، یعنی بڕیاری حکومت نەبوو خۆ بەخۆ ئاکەزا بەبێ ئەوەی کورد داوای کە ئەوەی بدەن، بەعکسەوە دەستکەوتێکی کورد بوو. جەماعەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد و مام جەلال ئەو دەستکەوتیان بۆ سلێمانی مسۆگەر کرد کە جامعەیەک لەوێ بکرێتەوە و جامعەکەش زۆر چاک توانی ڕۆڵی خۆی ببینێت بۆ ئەوەی کەوا ئاستی ڕۆشنبیری و زانستی میلەتەکەی ئێمە بە شێوەیەکی گشتی نەکرد سلێمانی بەرەو سەروتر بەرێت. ئەمە هۆکارێ بوو لەوەی کە ئەوان مووقفێ وەرگن چۆن بتوانن ئەم دەستکەوتە سفرکەنەوە. خۆت ئەزانی لە چوارچێوەی چی بوو؟ لە چوارچێوەی ئەوە بوو حکوومەتی بەعس هەرچەند هەستی بکرایە بەهێزا هەوڵی بە ئەندازەی ئەو بەهێزی ئەو هەیبوو هەوڵێدا شتێک لە کورد بپچڕێت، شتێک لەو حەقانی کە بە کوردی داوە بیپچڕێنێت. ئەمە سەبەبێکی سەرەکی بوو. دووەم زیندوی میلەتی کورد لە شاری سلێمانی، ئەوە یعنی حاڵەتێکە بەعسیەکان زۆری لێبێزار بوون. زیندویەکە هەر ئەوە نەبووکەوە زانکۆی سلێمانی بوو بۆ مۆڵگەی حرەکەی سیاسی بە تایبەتی کۆمەڵی ڕێژەرانی کوردستان یا بڵێن یەکیتی نیشتیمانی کوردستان، نە، هەرەوە نەبوو. چالاکی زۆر تند ئەکرا دژی ڕژێم ینی پیاوانی ڕژێم لە ناو دانشگاکە. سەبەبێک ئەو طبعاً تونڕەوەیەی کە خەڵکەکانی ئێمە قوتابیەکانمان خەڵکانمان ئەیان نوان بەرامبەر کەسانی ناو دانشگاکە عیلاقی بۆ بوو کە ئەمانە ئەمن و مخابراتی لەگەڵ ئەوەی تایتلیان ناو نیشانیان مامۆستا بوو، بەڵام لە عینی کاتا ئەمن و مخابراتی بەعس بوون، نەک هەر بەعسی بوون، خەڵکیان تیا هەبوو بەعسی بوو، بەڵام ئینسانی چاک بوون، یعنی ڕوحیەتی ئینسانیان تێدا هەبوو، بەڵام زۆربەی هەرە زۆریان هەوڵیانەدا ئەو ڕۆڵە ببینن کە چۆن ئەمنێک ڕۆڵەکە بینێ ئەوانێنەی بۆیە سێتە کرد زۆربەی کات ئەم مامۆستانە ئەکەوتن بەر ئەوەی کەوا هەوڵی ئەوەی کەوا لە ناو برێن یا بریندار بکرێن یا بترسێنرێن و ئەم حاڵەتە لە ناو سلێمان لە ناو جامعەی سلێمانیا لە ناو سلێمانیا حاڵەتێکی غەریب نەبوو، یعنی ئەوە نەبوو جارێک ڕووبدا و تەواو ڕوویەدا هەموو ئەمیشە. یەکێک لەوانەی ترکە ئەوان زۆر لی ئەترسان کە من خۆوەکو کارمەندێکی شاید حاڵی ئەوم، چکو من مانگی جارێک وەکو مۆزەف ئەبوایە ببوومایە بە شەوان بوومایە بە حرەسی، ینی بۆ چاودێری هەموو بینایەکان بکردایە من و لەگەڵ کرێکارێک لایانی کرێکار یەکێک لایانی کارمەند مۆزەفەکان یەکێک ئەوایە بوونایە حرەسە تا بەیانی بۆ سبەی داوامیان ناکرد، چکم ئەو شەوە حرەس بوون. هەموو شەوێک بە تایبەتی کە ئێمە ئەبووینە ئێمەمان، یانی مەبەستم ئەو کەسانی وەکو ئێمە فکرێ کردوە وەکو ئێمە هەڵوێستی هەبوو، ئیتر ئەو شەوە ناو جامعە پڕەبوو لە نووسینی شعارات و ئەو شتانە. خەڵکانێکی تر ئەیکرد، ئێمە نەمانەکرد ڕاستێکی، بەڵام ئێمە چاوپۆشیمانەکرد لەەوە مۆزوع. هەربەتە زۆربەی زۆریان ئەوانەی کە ئەو شتانیان ئەنووسی شعار نووسینیش لەو زمانەیە خۆزانی کاریگەریەکەی چۆن بووە. ممچینە ئێستا چێ گەنجی ئێستا نەزانێت کاریگەری چییە، بەڵام لەو زمانە کاریگەریەکی زۆر مهمی هەبوو.
تۆ لە ناو شارە لە ناو شارێکی وەکو سلێمانیە ئەو هەموو چەکداری حکوومەتی ئەو ئەمنەی هەبێ تۆ بتوانی شتێکی وا بکە ئەو زۆر پڕمعنا بوو بڕواتا بوو بۆ زیندووکردنەوەی ڕوحی کوردایەتی و زیندووکردنەوەی خەڵک بە ئومێددان بە خەڵک ئەمانە ئەو سەبەبانە بوون بۆیە حکوومەت قەراری دا و قەراری دا سلێمانی نەک مەحروم کا لە زانکۆی سلێمانی بەڵکو بچووکی کاتەوە وردە هەوڵدا سلێمانی وای لێ بکە بیکاتەوە چۆن هەوڵیدا کۆی و قەڵات زێوانە مەسەر لە قایم قامێتەوە بیکاتە ناحێ لە ناحێوشەوە ئەوشی لێ بەسەرێ لەگەڵ سلێمانیشە هەوڵیدا شتێکی وا بکە بەڵام نەیەتوانی بڵێ وەڵا ئیتر نابێ محافەزە بێت یعنی بەڵام بەم ئوسلوبانە هەوڵێدا شاری سلێمانی بچوو بکاتەوە بۆیە بردیە هەولێر لە هەولێرش تەبعاً ئەوە بکات هەمومان ئەزانی مێژوش ئەیزانێ کە لە 82 مزاهرە بوو مزاهرێکی گەورە بوو لەسەر تاسەری کوردستانە لە هەولێر زمنەن مزاهرەیەکی وا بوو کە خوێندکارەکان کردیان ئەمانە پێم وایە ئەمانە بوو سەبەبی ڕئیسی کە بۆ نەقڵکردنی ئەو زانکۆیە مامۆساییتر چ کاتێک ئەچیتە شاخ من تقریبا دوو مانگ یا سێ مانگ لە هەولێرش بووم یعنی چوم وەکو وەزیفە ڕۆیشت وەکو وەزیفە ڕۆیشتم چەند مانگێک لەوێنانە تقریبا دوو مانگ پێم وایە لەوێ بووم بەڵام ئیتر زروفەکەی من زروفی سیاسی و هەروەها زروفی ئەوەی کە بتوانم ینی هەتا خۆشم بتوانم تەحموڵ بکەم نەک هەر زروفی سیاسی حقیقەتەن ئەمنێک بەدوامەوە نەبوو بڵێ تۆ ئەوە ئەکەی وەرە ئەوە نەبوو شتیوانەیە نامەوێت دعایەوە بکەم بەڵامی تر من چوومە ناو شاخ کە چوومە ناو شاخ من مەبەستم ئەوە بوو کە بچمە لای ئەو برادرانی کە من ئەیان ناسم یعنی نزیکی ئەوان بوو من ئیشەکەم ڕاستەکەی ئیشی چەکداری نەبوو ئەسڵەن ئێستاش ڕقم لە چەکە یعنی من بچم تفەنگێ بکەمە شانمەوە ناشیا بۆ من ناشیا تێگەی نەمەتوانی تێگەی بۆیە من فکرەکەم ئەوە بوو کە بچم نزیکی بە ئەعلامی یەکێتی ئیشکەم بە تایبەتی لە لای ئازاد هەورامی بوو لەگەڵ ئەحسانی ئەبوو شەهاب بەڵام کە من هاتمە ناو شار باشێر چەند مانگێ مامەوە تقریبا دەوروبەری زیاتر لە 6 مانگ کەمتر لە 7 مانگ مامەوە چەند پێشمەرگەیەکی مەکتەبی ئاسکەری بەداخەوە من زۆر سادە بووم کە بڕام پێکردن کوتیان تۆ یەکێکی لەو عێراقچیانەی بە دواتەگەڕێت بەداخەوە بڕام پێکردن ینی من بڕام پێکردن بە حسابەوەی کە کاک ئازادش فترێک بۆ تۆهمەتبار کرابوو لە ناو سەرکردایەتی یەکێتی ئەبوو شەهابش بۆ تۆهمەتبارکار بوو منش من کامەوێ بچمە لای ئەوان کەواتە ئەو پلانەی کە من دام نابوو نەبوو لە عینی کاتە ئەوە سەبەبی ڕئیسی نەبوو سەبەبی دووەم حەزەکەم لەسەر ئەو خاڵە بۆسی ئەو عێراقچیانە ئەمە کێدی ئایا کرد ئایا وجودی هەبوو یا خۆت نانا وجودی هەبوو وجودی هەبوو لە ناو شۆڕشە لە ناو کۆمەڵەیە وجودی هەبوو کۆمەڵە دوو ڕەوت بوو ڕەوتێکیان ئەمان ویست ئێمە لە ناو کۆمەڵەیە بەو ڕەوتە بڕۆین کە کۆمەڵی ڕێزدانانی کوردستان بکەینە حیزبی شوعی کوردستانی کە ئەوەی ئێستاچێ بە ناوێکی شتێکی وایە بەڵام ئێمە ئەو شوعی کە شوعەکانی عێراق بڕۆیان پێ هەبوو ئێمە جیاواز بووین ئێمە ماوی بووین زیاتر ئەوان مۆسکۆیی بوون ینی لێنینیزم و تەواو ئێمە بەڵام ماویەتمان لا موهیمتر بوو بەشێکمان هەبوو ئەویست لە بینی ئەم دوانە بێت لە بینی ئەم دوو ڕەوتە بێت ئەم ڕەوتەی کە پێیان ناونرا لە شاخ ناونرا عێراقچیەکان ئەوانەی کە ئەیانەوێت کە بابک چینی کرێکاری کورد بەشێکە لە چینی کرێکاری عێراق دێگەی ئەمە طبعا مناقەشێکی زۆر فەزیع بوو ینی ئەوە نەبێ هەر موشە بێت مناقەشە و کۆبوونەوە و ئەمە و ئەوە و تەکەتولات و ئەو شتانەی زۆر زۆرتیا بوو طبعا ئەوانەی کە سەرکردەی ئەوان دیار ناوەکانیاندارە دوای گیران و بەردران و ئەو شتانە من نامێ بچون ئەو تەفسیرە ڕاستێکی بەڵێ بەرحاڵ جەنابەت نەتوانین لە شاخ بمێنیتەوە لەبەر زیاتر لەبەر ئەم نقطەیە و لەگەڵ نقطەی ئەوەی کەوا من قورحەیەکی مەعیدەم هەبوو ئاڵسەی پێرن ئەوە وای لێکردم کە نەمێنەوە ڕووم کردە دیمەشق چوومە دیمەشق لە دیمەشق مامەوە لە دیمەشق پاش دووسێ مانگ لە نوێنەرایەتی یەکێتی ئێمە سێ کەس بووین وەکو نوێنەری یەکێتی لەوێ ئیشمانێک لە جەوقەت چییە بەڵێ بۆ ئەوەی کە بۆ ئەوەی بینەر بزانێت جەوقەت
أو بريبو جبهة الوطنية القومية الديمقراطية بەڵێ باشە بەرەیە بوو مەقەڕەکەی لە دیمەشقو ئەو بەرەیە بوو کە تەشکیل کرابوو بۆ ئەوەی کەوا هەموو عێراقەکان ئۆپۆزیسیۆنی عێراقی پێکەوە کار بکەن بۆ ئەوەی سەدام حوسێن ڕژێمی سەدام حوسێن بڕوخێنن ئەم جەوقەدا سەرکرد یعنی ئەوەی کە چالاکترین تەنزیم تایە کێ بوو چالاکترین تەنزیم تایە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و ئەحزابەکانی ترش تایە بوو مەسەلە بۆ من حزبی شووعی یەساری تیا حزبی بەعسی یەساری تیا بوو ئەو بەعسیانەی کە عێراقی بوون بەڕایەن ڕایان کردبوو لە دیمەشق ئەژیان ئەمە پێیانە حزبی یەساریەکان حزبی ئیشتراکی عەرەبی تیا بوو حزبێکی جواد دووش سەرۆکیان بوو و پیاوێکی ئەو زەمانە تەبەن ئەوەندەی من ئاگام لێ بوو ئەوەندەی نزیکی بووم وی لەگەڵی ئیشم کرد پیاوێکی زۆر زۆر صاحب موقف بوو بەرامبەر قەزەی کوردی هەتا مەسەلە سلسلەیە مەقالاتی بڵاوە کردو لە جەریدەیەکی ماگانەی بڵاوە کردو بە ناو نیداء الشەغیلە زۆر بە ئاشکرا باسی ئەوەیە کرد ینی بە سلسلەیەکە پێم وایە 12 سلسلە بوو کە بۆ ملەتی کورد حەقێتی سەربەخۆی خۆی هەبێت ئەمە طبعاً بۆ عەرەبێکی عێراقی کە ئەوە بکات لە دیمەشق شتێکی کەم نەبوو حزبێکی ترمان هەبوو کە لەگەڵ ئێمە بوو حزبێکی کوردی کە حزبی گەلیان ناو حزبی گەل کە کاک سامی بەڕەحمەت بێ سەرۆکایەتی ئەکرد سامی عەبدوڕەحمان ئەم حیزبانە پێ فترەیەک لە فەدارەکان حزبی حسکشی تیا بوو ئیتر نازانم نایەتە بیرم حسک لە بەردەوامی هەبوو بەڵام بەداخەوە مقابل بەوە لەبەرەوەی لە جەوقەدا یەکێتی وەکو سەرکردە بوو لایەنەکانی تر هەستان شتێکی تریاندانا بە ناوی جوود جبهة الوطنية الديمقراطية تيجي أما ديارو تنها لبرو بك لجودة يكيتي سركدي أو موضوعه لجوقة هاسن جودي عندنا ديارة شيء داينا لبير منت ليرة طبعا بارتي تلعبو لجودة بارتي تلعبو حزب الشيوعي تلعبو لبير مشوف لهم حزب الشيوعي لجوقة الشعبو حزب الشيوعي العراقي كاك عزیز محەممەد سکرتێری گشتی بوو ئەوان لە هەردوو بوون لە هەردوو جەوەکە بەڵام وای لێ هات ئەو دوو جەبهەیە تا ڕادێک لەبەرەوەی زیاتر لەبەر خەباتی دژی سەدام حوسێن بکەن لە دمەشق خەباتی دژی یەکتیانە کرد ڕاستێکی بە حەقەت ینی ئەوەی کە من بینیم وعیلاقەی ئێمە لە ناو جەوقەدا عیلاقەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەمویان باشوو و وەکو سەرکردەی ئەو بەرەیە نەک خۆفەرزکردن بەڵام چالاکیەکانی کە یەکێتی ئەیکرد و ئیشەکانی کە یەکێتی کرد مەجبور وایە لەوانی مەجبورێتی ئەوانی کرد کە قبوڵیکەن ئەو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو جەوقەدا حزبی تورکمانیشی تیا بوو جەوقەت عەزەدین قۆجەوەی تیا بوو حزبێکی هەبوو کە خەڵکی کەرکووکە خەڵکی کەرکووک عەزەدین قۆجەوە خوا عەفوی کە ئەمری خوای کرد ئەوش کابرایە بوو بەڵام ئەم عینی دەورەکەی دەورێکی باش نەبوو عەزەدین قۆجەوە لە ناو جەوقەدیشە بەرامبەر قەزەی کوردی بەڵێ مامۆستا ئەو ململانەیە دەستی دەرەکی تیان نەبوو مەسەلەن و هەروەها لایەنی دەرەکی نەبوو کە دەعمی هەردوو لا بکە و هەروەها لە یەکیانیش بدە بزانین ئێمە بزانین ئەگەر لێکۆڵینەوەی ئەم شتەمان ینی تەماشاکردنی ئەم شتەمان ئەگەر فراوانتر بکەینەوە ینی بەس لە ناوی حیزبەکان نەبێت فراوانتری بکەینەوە بڵین جەوقەت ئەبێت چ وڵاتێک دژیوێت ئەوە مهمە چ وڵاتێک حەزی نەکردووە کە جەوقەت سەرکەوێت بەس ئەوە نییە ئێمە هەر خۆمان ڕەت بکەین بۆی کەوە یەکێتی لێرە و پارتی لێرە و کەواتە ئەبێ وابێت کەواتێ ئەو شتە لێرەیە جەوقەت تەوان بەرزبوونەوەی جەوقەت گەورەبوونی جەوقەت ئەگەر ینی سەرکەوتایە جەوقەت بیستوانایە سەدام حوسێن لە ناوبەرێت معنای ئەوە بوو کە تورکیا وای فکرە کردەوە کە قەزەی کوردی شتێکی زۆری دەسەکرێت شتێکی زۆری تەوە بۆیە تورکیایەکێ بوو لەوانەی کە ئەویست ئەم جەوقەدا هین بێت وردە وردە بچوو کرێتەوە بۆیە یەکێک لەوانەی کە هاندران ئەو زەمانەش هاندران بۆ ئەوی جوود گەورەکەنەوە بەرامبەر جەوقەت یەکێک لە سەرۆکانەوە دیمەشق ئەو زەمانەیە لەو زەمانە کە من باسی یەکەم
1970 دیمەشق مرکزی هەموو حیزبە شۆڕژێرەکانی ناوچەی ئێمە بوو لە سوودانەوە بگرە لە ئەریتریاوە بگرە لە فەڵستینەوە بگرە لە یەمەنەوە بگرە لە عێراقەوە بگرە هەموو حیزبە شۆڕژێرەکانی هەموو ناوچەکەی ئێمە لە ناو دیمەشقا بوو لەو زەمانە. مامۆستا زۆر لێکۆڵەرەکان باسەواکەن باس لە ڕۆڵی سووریاکەن یعنی زۆربەی حیزبەکان سێرەکەی لە سووریا خەباتیان کردووە یا خۆت دروست بوونە بە حیزبی باسیشەوە هەر لەوێ دروست بووە سەری هەڵداوە ئەی سووریا خۆی حکوومەتی سووریا لایەنگری کام لاتان بوو؟ حکوومەتی سووریا حقیقت ئەوە بوو کە ئەیویست هەردوو لا بەکار بێنێت بۆ دژایەتی ئەمش خۆشی مووقفی بەرام سووریا حکوومەتی حافز ئەسەد خۆی دژایەتێکی گەورەی هەبوو لەگەڵ حکوومەتەکەی بەغا بەعسەکەی بەغا بۆچی چکم ئەو تاجەی کە ئەبوایە لای یەکیان بواە ئەم بەعسیا ئەو بەعس هەر کەسە خۆی بە مستحق زانی ئەو تازە لای ئەو بێت بەڵام لەو فترەیە تازەکە کەوتووە لای بەغا مشل عفلق لە بەغا ئەژیا سووریا بەمە ئزعاج بوو بەم حاڵەتە ئزعاج چکم ئەڵێن ئەوان وایان فکرکە حزبی بەعسی عەرەبی لە سووریا دروست بووە مەکانەکەی لە سووریا زۆربەی سەرکردەکانیان سووریەکان دروستیان کردەوە کاتە بۆ ئەو ئیمتیازە لە دەست بچێت بۆیە یەکێک لە سەبەبەکان ئەوە بوو کە ئەمان ئەو دژایەتیان هەبێت لەگەڵ یەکتریان. باشە ئێوە وەکو جۆقەت چ پەیوەندیەکتان لەگە کوردانی سووریا هەبوو ئەو کاتە چونکە زۆر جار ئەبیستین مەسەلەن زمانی ئەدەبیاتی ئەو کاتی با بڵێن ئێوە ناتانەوت کوردستانی سووریا زۆر جاتانوت کوردانی سووریا بەڵام بە ئاسانیەتانوت کوردستانی عێراق کوردستانی ئێران کوردستانی تورکیا بەڵام کە هاتە سەر سووریا ئەتانوت کوردانی سووریا. لە ناو جەوقەدا حقیقت لە ناو جەوقەدا ئەو حیزبەی کە ئەیتوانی هاوکاری عیلاقێکی باش لەگەڵ زائیدەن هاوکاری بە حیزبە کوردیەکانی سووریا بگەیەنێت یەکێتی بوو حقیقت ئەوەیە یعنی حقیقەتی تاریخی ئەوەیە یعنی یەکیشتر ئێستا بێتە شووی تاریخ بکە کەیف خۆیەتی بەڵام ئەوە واقع نییە ئەو حیزبەی کە ئەیتوانی یارمەتیاندا پەیوەندیان لەگەڵ دروستیان بکات گەورەیان بکات ئیمکانەتی مادیان باتێت یەکێتی بوو هەر ئەوان نا بەڵکو حزبی کوردستانی باکوورش هەبوو لە سووریا چ لە ناو شاخ و چە لە سووریا لەگەڵ ئێمە بوو ئێمە تەوان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان هەموو تەکلیفەی ژیانی ئەوان و بەردەوامی ئەوان و خەباتی ئەوان و چالاکی ئەوان لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان بوو بەڵام یەکێتی بە حقیقت ئەوە بوو کە نەیەویست هیچ شتێکی خۆی فەرز کاتە سەر ئەوان بە هیچ شێوەیەک ئەمە ئەوە نەبوو کە بڵێنەوە ئێمە یارمەتیدا نەدەین لەبەر ئەم سەبەبە ئاڵای شۆڕژ بوو مەسەلە بۆ نمونە حزبی سۆسیالیستی کوردستانی تورکیا بوو کەمال بورقای و ئەوانە و پاشان پەکەکەش ئەگەر بە واقعبان بینانە سێری دروستبوونی پەکەکە بکەین مێشتی نیشتمانی کوردستان دەورێکی زۆری هەبوو لە تەکوینی پەکەکە لە یارمەتیدانی پەکەکە و لە هاندانی بۆ ئەوەی دەست بکەن بە شۆڕش. مامۆستا بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە وتارێکی باسەوە کە ئاڵێ و دەستکەوتانەی سووریا بەشێکە لەو خەباتی پەکەکە کە لە سووریا بووە و هەروەها ئێوە وەکو یەکێتی با بڵێن لەو کاتەیە یعنی با بڵێن پەیوەندیتان لەگە کوردانی سووریاوە جەنابەت باست کرد کوردی ئەو کاتی سووریا کە ئێوە لێو بوون لە هەشتاکان چۆن بیریانە کردەوە ڕەوتە سیاسەکانیان چیانەوت ئایا هەوڵیانەدا بۆ ئەوەی ئەمڕۆ هەیە؟ ئەوەی کە من لێ بینم من 2 ساڵ و قسوور چەند 2 ساڵ و نیو کەمتر نەختێت لێ مامەوە و لەوێنانە ئەو عتادی ناژامەمان لەناو ئەو حاڵەتە ئەژیام ینی وارم بۆ ڕەخسا بوو کە زۆربیان ببینم ینی سەرکردەی ئەو حیزبانە ببینم سەرکردەکانی خۆمانی حیزبەکانی تر بیان بینم لە نزیکەوە ئاگام لە شتەکانیان بێت یەکێتی وەکو باسم کرد کە دەدەخولی ئیشی ئەوانیە کرد کە یارمەتی ئەوانیە کرد مەبەستی ئەوان ئەوە نەبوو کە ئێوە لە ئێمە بچن بە هیچ شێوەیەک یەک دۆکمنتێک نییە کە یەکێتی ویست بێتەوە بکات بەڵام یارمەتیەدان بۆی دروست بن و تێش ینی هەوڵشی ئەدا شتێک بکەن کە شتێک بن کە بشێت
لە دەرگایەکەوە لە پەنجەرەیەکەوە شتێک مسۆگەرکەم بۆ میلەتی کورد لە سووریا و حافز ئەسەد تا ڕادێک جیاوازی هەبوو لەگەڵ سەرۆکەکەی ئێستا یەک حقیقەتێکت پێ بڵم بۆ ئەوی کە هەموو خوێنەرە بیزانێت ئەوەیە کە حافز ئەسەد لە سەتان نەوەتی حرەسەکانی قەسری جمهوری حافز ئەسەد کورد بوون لە سەتان نەوەتیان کورد بوون تۆ بەلای قەسرەکەی ئەوە بڕۆیشتە بە کوردی قسەت بکردایە جوابیانە بەڵام قسەیەکێک کە حافز ئەسەد خۆشی کورد بووە ئەوەیان نازانم ئەوەیان دۆکمنتم نییە بەڵام کە عەلەویە ئەبێ ینی عەلەکە ئەڵێن عەلەویە ممکنە هەر لەو منطقەی چیای کووردە نزیکی چیای کووردە لەو منطقەی ژیاون دۆکمنتێکی وان نییە من لەسەری بڕۆم بەڵام پەکەکە موسر بوو لەوەی کە ئەو خەڵکانە بەشێ بنەوە چکم حقیقەت ئەوەیە حقیقەت ئەوەیە ئەو سنوورەی کە ئێستا لە بینی کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژئاوا هەیە ئەو سنوورە نەبووە یعنی ئەمانە هەموو ینی دێیەکان خزمایەتی یەکتریان هەیە بۆیە تا ڕادێک نزیکایەتی ئەو دوو لایەنە نزیکایەتێکی اعتیادی بووە بۆیە پەکەکە توانی زیاتر هانیان بدات و زیاتر خەڵکەکە ئامادەی ئەوەیان تابوو ببنە پەکەکە ئەو فترەی کە من لێ بووم ئاستی ڕۆشنبیری شعوری قەومی لە ناو خەڵکەکە بەقوت بوو شعوری قەومیان بەقوت بوو بەڵام ئاستی ڕۆشنبیریان لەو زمانەیە ئەوە نەبوو کە بتوانن شتێکی ئەو تۆ بکەن عدا مەسەلە بمونە لە حیزبەکەی لە هەر حیزبێکا بێت چەند کەسێکی تیا بوو ئەیان توانی مەسەلە حرەکەیەکی ڕۆشنبیری بچووک لێرە و لێ بکەن بەڵام بە شێوەیەکی کاوی ئێستا تۆی بینیت کە مای شکۆیە بۆ هەمومان کە کوردستانی ڕۆژئاوا توانوێتی ئاوها مستەوایەکی بەرزیە بێت لە ئیدارە و لە سیاست و لە هەموو شتەکە ئەو وەختە وانە بوو بەڵێ باشە لە سووریا با بڵین ئێوە لەگەڵ لایەنە عێراقیەکان ئەو لایەنە عێراقیانەی دەرەوەی جۆقەت پەیوەندیتان چۆن بوو و هیچ لایەنێکی کە هەبوو چونکە زۆر جابۆن منە ئەدەبیاتی ڕژێمی بەعس پیانیەوت معارضة الفنادق بەوان من پێم وایە بوو یاخود من پێم وایە من پێم وایە ئەدەبیاتی ڕژێمی بەعس تا ڕادێک ڕاستی کردووە لەوەی کە ئەو شەی بەکارێنە ئەو عیبارەی بەکارێناوە چونکە هەموو حیزب نەبوو بەعس کە ئەو شەیە بەکارێنەوە بەرامبەر یەکێتی بەکاری نێناوە بەرامبەر حیزبی شووعی بەکاری نێن لایەنە عێراقیەکان بوو هەبوو لایەنی عێراقی بوو 4 کەس بوون هەبوو 2 کەس بوون منیان ناسم ناوەکانشیان هەن تێگەی ساڵح دوگڵە و فلان فلانمان 4 کەس و 8 کەس و 9 کەس و 10 کەس و 2 کەس و ئەوانە بوون طبعا ئەمانە ینی لەوێ دانیشت بوون کە خۆیان حساب کرد کە ئەمان ڕئیسی حیزبن بۆ ئەوەی سووریاش هەوڵدات مەسەلە بۆ نمونە قبولیان کاوەکو لاجی پارەی لاجی وەرگرن پارەی لاجی لە ئومەت متحیدە وەرگن پارەیەکی زۆریان وەرگرت و ژیانێکی مرەفەه ژیان ڕاستەکەی بەڵام ئەو حیزبانە چەند کەس بوون ئەوە مهمە چیان هەبوو ئەوە مهمە هیچ کەسێکیان چ کام لەو حیزب عێراقیانە لە هەمووی بەهێزتر بوو غیری حیزبی شووعی غیری حیزبی شووعی حیزبی بەعس بەهێز بوو حیزبی بەعسی یەساری بەهێز بوو و ئەوان خەڵکیان هەبوو سووریا دامیە کرد سووریا دامێ و خەڵکیان لە ناوەشە بوو لە عێراقشا خەڵکیان هەبوو بەڵام خەڵکەکانە ئایا چالاکبوون یا چالاکنەوە من ئەویان نازانم من ئاگام لەوە نییە بەڵێ مامۆستا بەم شێوەیە ئەچین لای ناوبڕێک دوای ناوبڕەکە دەستەکەین بەو قۆناغی ژیانت کە دەرەسیتە دەرەوە بەرەو دەنیمارک و هەروەها بەرەو بەریتانیا بەڕێزان دەچین لای ناوبڕێک و پاشان درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. دووبارە سڵاو مامۆستا پێشەوە باسی زۆر وێزگەمان کرد بە تایبەت سووریا بەڕاستی سووریا زۆر گرنگ بوو ژیانی ئێوە لە سووریا بەڵام دوای سووریا ئیتر وا بزانم ژیانت لە تاراوگە دەست پێکە با بڵین لە ئەوروپا بۆ سووریا بەجێهێڵی مامۆستا کە سووریامان بەجێ هێشت سەبەبی هەبوو سەبەبەکە ئەوە بوو کە ئێمە وەکو یەکێتی کەوتبووینە مفاوەزات لەگەڵ سەدام حوسێن لە دوای ئەوە وەزعمان تەواو نەبوو مەجموعەیەک ئێمە ماینەوە سەرکردەکانمان ڕۆیشتن یعنی تا ڕادێک ئەتوان بڵێن بەجێیان هێشتین
بەڵام بۆ مەفهومێکی سلبینە ئێمە کەماینەوە چەند گەنجێ بووین فترێک هەوڵماندا بەردەوامی ئیشە سیاسەکانی کە عیلاقی بە یەکێتیەوە عیلاقی بۆیە کە بڵێن یەکێتی لەگەڵ سەدام کەوتۆتە گفتوگۆ و مفاوەزات بەڵام یەکێتی هێشتا ئەو حیزبەیە کە خەباتی خۆیەکە و کە هەوڵەدا بۆ میلەتی خۆی و هەروەها ئەو حیزبەیە کە پیاوەتی و چاکەی ڕژێمی حافزەتی لەبەرچاوە ئێمە طبعاً ئەوەمان یعنی لە مانەوەمان لە دیمەشق ئەوە بوو حقیقەتەن و هەر شتێک لە ناو ئێزگەی شۆڕش کە بڵاوە بەوە ئێمە یەکسەرە لەوێ بە ڕادیۆیەکی تایبەتی وەرگرتنی ئینسات ئەوەمانە کردیانی ئەمان نووسی و دوایی ئەگەر بکرایە چاپمانە کرد و ئەمان نار بۆ ئەو جیهاتانی کە زەرور بوو بەڵام دوا بە دوای ئەوەی تر مەجای ینی باری ئابووری مەجای نەدانێمە بتوانین بمێنینەوە ینی باری ئابووری خۆمان شخصی بۆیە هەر کەسێکمان هەوڵیدا بچێتە وڵاتێک من چوومە دەنیمارک من چوونە دەنیمارک لە دەنیمارک ئەو کاتی کە من ڕۆیشتم دەوروبەری تقریبا 50 کوردێکی لێبوو بە هەموو دەنیمارک بەڵام لە حەزێ ئەوم کرد چەند کەسێکی بەتوانە هەن لەوێنانە خەریکی ئەوەن کە ڕێکخراوی یەکێتی ئەکتیف بکەن و هەوڵدەن چالاکی بنوێنن ئیتر منش هەوڵمدا یارمەتیان بدەم لەگەڵیان مامەوە و توانیمان کۆمیتەیەک دروستکەین کۆمیتەیەکی نمونەیی کە عیبارەت بوو لە 22 نەفەر بە حقیقەت نمونە بوو و ئەو کۆمیتەی ئێمە هەمابووی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیمان لە هەموو بوارێکی ئیشکردنا فەرق و جیاوازیەکمان هەبێت لەگەڵ هەموو یەکێتەکانی تر چ لە سوید و چ لە فەڕەنسا و چ لە بەریتانیا و چ لە شوێنێکی تر لە کۆنفرانسەکانی ئەوروپا کە ئەمان کرد ئێمە ئەمانویست ئیسپاتیکەین کە ئێمە جیاوازیەکی تەوامانەیە لەگەڵ ئێوەیە چ لە ڕاپۆرتا چ لەوەی کەوا چالاکیەکانمان ئێمە بەوەی کە هەمومان ئینسانی گەنج بووین ینی خبرەیەکی سیاسی زۆر عمیقمان نەبوو وەکو وەسرە بۆ نمونە وەکو برادرانی کە لە سوید بوون یا لە بەریتانیا بوون بەڵام ئێمە ئەو ئیشانی کە کردمان لە دەنیمارک بۆ یەکێتی و بە تایبەتی بۆ میلەتی کورد بەگشتی تا ڕاتێکی زۆر ئەوانی تر نیانەتوانی جێبەجێکن یەکێک لەوانی کە لە بیرمە چاکم لەبیرە وەکو نمونەیەک باسی کەم ئەوە بووکە ئێمە توانیمان بۆ ئەوەی کەوا دامپیانانی سیاستوانەکانی بەریتانیا مسۆگەرکەین بۆی ملەتی کورد دەنیمارک مسۆگەرکەین کە ملەتی کورد ملەتێکە حەقی سربەخۆی خۆی هەیە وەکو هەم میلەتانی ناوچەکە ئێمە توانیمان لەو مۆزۆیە لەو بابەتەیە چوار حیزبی دەنیمارکی وا لێ بکەین کە پێکەوە دانیشتن کۆبوونەوە بکەن لەسەر یەک وەرەقە ئیمزا دانێن کە خۆیان سکرتارێتی خۆیان بە ئێمەیان نوت کە ئەمە یەکەمین جارە ئێمە لە مێژووی تاریخی حیزبەکانمانە بتوانین لەسەر وەیەک وەرەقەیەکە ئیمزا پێکەوە دانین کە ئەوە زۆر زۆر ئیشێکی چاک بوو یەکێک لەوانەی تر کە ئێمە لێ ئەمان کرد مەسەرە بۆ نمونە ئێمە توانیمان لەو زەمانەیە کە عملەیەکی زۆر زۆر گران بوو ئێمە توانیمان لە کنیسەی کۆپنهاگن کە گەورەترین کنیسەی دانیمارکە توانیمان لە قەشەکەی چەچێکی $10,000 ئەو زەمانە $10,000 ئەو زەمانە کە ئێمە ئازانین ئەمانزانی ئەو 10,000 بۆ پێشمەگە چی سوودێکی هەبێت چ یارمەتی دەرێکە بێت ئێمە توانیمان مسۆگەرکەین ئەگەر بە ینی ئەمە بەراوردکەین لەگەڵ چالاکی ڕێکخراوەکانی ترا هی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبەکانی تر ئەسڵەن چالاکی ئەو تویان نەبوو لە ئەوروپا ئەتوان بڵێم ئەوە شتێکی دانسقە بوو باشە لەو کاتەیە ڕوابزان ڕژێمی بەعسیش زۆر باەخی بە دیبلۆماسیەتەدا ئەوە هیچ کێشەی بۆ ئەوە دروست نەکردو بوو ڕژێمی بەعسی عێراق لەوەیە مەسەلە بۆ نمونە گەنجی ئێستا یاخود جیلی ئێستانەوەی ئێستا بڕوانەکات ئەوان لە هەموو شوێنێکا بوون ینی سەفاراتی عێراقی لە هەر وڵاتێکە دەستڕۆیشتێکی کامل بوو ینی ئەیتوانی زۆر شت بکەن لەناو هەر وڵاتێکە لە وڵاتانە مەسەلە بۆ نمونە لە کۆبوونەوەی ئەکسایە ئەکسا کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە دەرەوەی وڵات لە کۆبوونەوەی ئەکسایە
لە چی و چی پێکاتە بوو هەر پێک هاتوو لە خوێندکارانی یەکێتی و خوێندکارانی کۆمەڵی ئێران و خوێندکارانی دیموکراتی ئێران ئەمانە زیاتر باشە مەسەلە بۆ نمونە مخابراتی عێراقی قوملایانێن ناو کۆنفرانسەکە وڵاتێکی ئەوروپی لەنا ئەڵمانیا لە بەرلین تێگەی ئەوە بوو کەشف بوو پێشەوەی بتەقێتەوە ئەو شخصی کە هێناویە ژوورۆی گیرە و لە زۆربەی چالاکیەکانە کە ئێمە ئامان کرد ئایا لەگەڵ مەسەلە بۆ نمونە حەفلەیەکمان کۆبوونەیەکمانە کرد یاخود نەورۆز یادی نەورۆزمانە کرد یا هەر یادێکی نەتەوایی تر ئەمە کامان کرد دەیان کەسە بوو ئێمە زۆر چاکمانەزانی کە کامێرەی خەفیان پێ بوو کامێرەی شارەوایان پێ بوو بۆ ئەوی مەسەلە ڕەنگ و ڕووی تۆ وەرگرم زان تۆ چێنیت بۆی بینێرنەوە بۆ عێراق دوای بڵێن ئەمە کوڕی فڵان کەسەوە وای لە ئاخری کە زەرەر بە عائلەکانیان بگەێنن بۆیە زۆربەی هەر زۆری ئەو خەڵکانی لەو زمانە ئیشیانە کرد لە دەروی وڵات ئەوانەی خەریکی سیاست بوون نە ناوەکانیان خۆیان بوو نە ڕەنگ و ڕۆکانین ڕەنگ و ڕوویەکی ئەتیادی بوو ینی ئەیانویش دایمە خۆیان بزرکن و ئەم حاڵەتە زۆر ینی طبیعی بوو چ لە ئەڵمانیا چ لە هۆڵندا چ لە سوید چ لە دەنیمارک چ لە چکسلۆڤاکیا بە تایبەتی وڵاتانی شەرقی ئەوروپا لە بولگاریا لە ڕۆمانیا حکوومەتی عێراق و مخابراتی عێراقی و سەفارەتی عێراقی زۆر بەقۆن دەستڕۆیشتێکی عجیب بووی باشە چالاکی ئەو کۆمەڵانەی خوێندکاران لەو کاتەیە لە ئەوروپا چۆنە لە سنگێنی چۆن بوو ئەتوانم بڵێم بەداخەوە ڕاستێکی بەداخەوە لەو فترەیە چۆن حیزبەکان زۆر بوون ژمارەیان ڕێکخراوەکانی خوێندکارانش هەروە بوون زۆر بوون مەسەلە بۆ نمونە هی یەکێتی و دیموکراتی ئێران و کۆمەڵە پێکەوە یەکێک بوو هی پارتی و حزبی شوعی یەکێ بوو هی حزب یەکێ بوو هی پاسۆک حزبی پاسۆک یەکێ بوو ولەو فترەیە لەبەرەوەی منافسەوە بەداخەواڵێم کە هاوتم کورد ئەگەر بکەوێتە منافسە یەکتری ئەەکەن هەموو هەوڵیانەدا چالاکی بنوێنن یعنی خۆیان بنوێنن و ئیشێ بکەن کە خەڵک بڵێ ئەوان زیاتر ئیشەکەن بەداخەوە دوای ئەوەی کە لە دوای ئەوەی بەرەی کوردستانی لە هین دروست بوو لە ناو کوردستانە دروست بوو قەرار هاتە ئەوەی کەەوە کۆمەڵی خوێندکارەکانش ئەبێ یەکگرتوو بن ئەویان یەکگرتوو بوون فعل لە بەرلین کۆبنوویەکرا هەموو ڕێکخراوەکان بوون یەک ڕێکخراو ئەوەی کە زۆر سیر بوو ئەوەی زۆر سیر بوو ئەو بوو کە لە دوای ئەوەی کە هەموو ڕێکخراوەکانی خوێندکاران بوون یەک کەسێک تایشی نەکرد چالاکی نەما چالاکی فترێکی زەمەنی زۆر بچووک چالاکێکی هاکەزا کرا بەڵام ئەوانی کە ویستیان چالاکی من سێرەکەن کەس نایەتەوە پێشەوە وازانێن یعنی یەکێک لە حاڵەتە غەریبەکان کە خەفەت بارە ئەوەیە کورد کاتێککە ململانە یەکتریەکە مەبەستت کاتێ ململانەی یەکتری ئەەکەن ئیتر ئایا مەبەستیان ئەوە بوو کە من باشترم لە تۆ مەبەستیان ئەوە بوو کە من باشتر خزمەتی خەڵکەکەم لە تۆ ئەگەر ئەوە بێ زۆر باشە چکم لەو فترەیە کە هەموو پێکەوە نەبوون هەموو ئەو هەوڵیانەدا شتێکی وا بکەن بەڵام کەوەیە گرتوو بوون ئیتر سار بنەوە باشە مامەسا دوایەوە بۆ کۆچی دوای دانیمارک دوای ئەوە کە چەند ساڵ لە دەنیمارک مایتەوە دەنیمارک تقریبا هەتا 1970 مامەوە 1970 بۆ لە 1970 ئیتر چوون بۆ لەندەن لەبەرەوەی خێزانم لێ بوو ئیتر چوومە لەندەن لە لەندەن ژیام ڕاستێکی ئەی لە لەندەن مامەسا چالاکیەکان چالاکیەکانی من زیاتر هەرمایتەوە لەگەڵ ڕەوتە سیاسیەکان هەبەردەوام من لەوێنانە ئیشەکان و خستر بوو ڕاستێکی لە لەندەن ئیشەکان ینی زیاتر بوو خستر و زیاتر فترەیەکی کەم وەکو چالاکوانی سیاسی کارم کرد ینی مباشر لە ناو یەکێتی ئیشم کرد دوایی غیر مباشر کە کەوتمە ناو چالاکیەکانی مەڵبەندی ڕۆشنبیری کورد کردش کاڵچە سنتەری ناوە کە منەزەمێکی زۆر قەدیر و زۆر کۆنە 1985 لە لەندەن دروست بوو منەزەمەیە بوو توانی و بیر لە هەموو منەزەمەکانی تری میلەتانی ترش نەک هەری کورد میلەتانی ترش جێگەی خۆی بکاتەوە وەزارەتی داخلی بەریتانیا حسابی بۆ بکات ڕێکخراوی پەنابەران بە شێوەیەکی گشتی حسابی بۆ بکات من ئیتر
تقریبا زۆر لەوێ مامەوە ئیشەکانە. کارتان چی بوو مامۆستا لەو مەڵبەندە؟ ئەو مەڵبەندە ماوە یاخود مەڵبەندە ئێستش ماوە، بەڵام داخی داخانم ئەو چالاکی زارانی نەماوە. مەڵبەندی ڕۆشنبیری کوردی کوردش کەڵچەر سنتەری پێڵێن لە لەندەن، خەڵکانێکی گەورەی میلەتەکەی ئێمە هەوڵیاندا دروستیان کرد لە 1985 لەو کەسانی کە هەوڵیاندا مامۆستا ئیبراهیم ئەحمەد بوو، مامۆستا حەمە ڕەسوول هاوار بوو، مامۆستا شەفیق قەزاز بوو و دنیایان ناو مەسەلە بۆ نمونە یەکێک لەوانە تۆفیق وابی هاوکار بوو بۆ دروستبوونی. تۆفیق وابی هەرە ئینسانی بەرزی میلەتی کورد هاوکاری ئەوە بوو کە ئەم مەڵبەندە دروست بێت. ئەم مەڵبەندە دەوری ئەوە بوو دوو نوع فکر هەبوو بۆ دامەزراندی مەڵبەندی ڕۆشنبیری کورد. یەکێک ئەوە بوو کە ئەوە مەڵبەندێک بێت بۆ کاروباری سەقافی میلەتی کورد، ڕۆشنبیری میلەتی کورد، پێشکەشکردنی میلەتی کورد، بەڵام لەلایەنی دووەمی خۆی پیشانداوەکو سەفارەتخانەیەکی کورد. خەڵکی دووەمش ئەوە بوو کە ئەمە بابە ئێمە بە ئیزافەیەوە ئێمە پاورەمان پێویستە، مۆڕشۆنێکی وا بە هاکەزا بەڕێوە ناچێت، ئێمە ئەبێ پارەیەک مسۆگەرکەین. بەمانە بەم شتانی کە ئێوە باسەکە ئێمە ناتوانین پارە لە حکوومەتی بەریتانی، ناتوانین لە منەظەماتی خەیری بەریتانی هیچ پارەیە وەرگین. بەڵام ئەگەر ئێمە هەوڵ دەین ناو زمنی چالاکیەکانە نیوەی زیاتری ئیشەکانمان بکەینەوە خزمەتی پەنابەرەکەین، خزمەتی پەنابەرەکەین لەوەی قەزیەی پەنابەری خۆی بەسەر بەرێت بۆی وەرگیرێت، خزمەتی پەنابەرەکەین بۆی دەورەی زمانی بۆ بکەینەوە زمانی ئینگلیزی، خزمەتی پەنابەرەکەین کەەوەی بتوانێت ماڵێکی هەبێت شوێنێکی بۆ پیا بکەیت تای بژێت، خزمەتی پەنابەر بکەین مەسەلە بۆ نمونە ئیشێک پیا بکات، خزمەتی پەنابەر بکەین بۆی ژیانی مسۆگەر بێت لە ئایندەیە و زۆر شتی تر لەم بابەتانە ممکنە ئێمە بتوانین لە ناو منەظەماتی خەیری بەریتانیا بتوانین پارەی ساڵانەی مسۆگەرکەین بۆ ئەو پرۆژەیە ئەم پرۆژەیە ئەو پرۆژێ، بەڵام بۆ ڕۆشنبیری ناتوانین ئیلا بێ خۆمان پارەی خۆمان کۆکەینەوە بیکەینە کاری و فعلەن واژ بوو ئەو ینی بۆچوونی دووەم ڕاست بوو و ئەو منەظەمەیە توانی لەو ساڵانەیە خزمەتی زۆر خۆزگەیستا ئەگەر بکرایە نامیلکەی 20 ساڵەی ئەو ڕێکخراوەم پێ وایە، نامیلکەی 20 ساڵەکە سێریکەی ینی سەر سوڕەمێنێک چالاکیانەی کە ئەو کردوێتی چییە. بۆ لاواز بۆ مامۆستا ئێستاکە هۆکاری چیە؟ لاوازەکەی عیلاقی بۆیە زیاتر مباشر سیاسەتی تیاکەوت، حیزبایەتی تیاکەوت کە ئەوە باش نەبوو، چون بۆ مەڵبەندی ڕۆشنبیری کوردی هەموو کەسێکە هات بووی، کوردی ئێران، کوردی عێراق، کوردی تورکیا، کوردی سووریا ئاهاتن بووی، یەکێتی هات بووی، پارتیە هات بووی، حیزبی شوویە هاتووە، غەیری ئینسانی سەربەخۆ ئاهات لەنا ئەو ڕێکخراوە یا خزمەتەکرا یاخود خۆی دەوری ئەبینی لە خزمەتکردنی خەڵکە. ئەوە نەختێ ئەو هینە شکا بۆیە ینی بووە هۆی ئەوەی کەوا خەڵکە پەرتەوازە بێت لێی دوورکەونەوە لێی ئێستا هەیە، بەڵام چالاکی کەمە، چالاکێکی کەمە. بەڵێ مامۆستا لە بەریتانیا ئیتر با بڵێن دۆخی کوردانی بەریتانیا ئەگەر ئەو ساڵانەی کە لەوێ بوویتەوە بزانم تاوەکو ئێستاکەش هە لەوێ بەڕسمی دۆخی کوردانی کوردستانی با بڵێن هەر چوار پارچە چۆنە لە بەریتانیا گە باسیکەی و هەروەها کوردانی کەرکووک. ڕاستیەکەی ئەوەیە کە ئەبێ باسی ئەوە بکەم پێشەوەی جوابی ئەوە بدەمەوە، باسی ئەوە بکەم کە خەڵکەکانی دوای 2000 هاتنی کوردی دوای 2000 بۆ پێش 2000 یان بڵین 1995 ئەوانە فەرقەکات، یعنی چکوم ئیندیفاعی هاندەری ئەوەی کە خەڵک بچێتە دەرەوە فەرقی کردووە لە هاندەرەکەی ئێستاچێ. هاندەرەکەی ئێستا زۆر جیاوازە لەگەڵ ئەو زمانەیە هاندەرەکە ئەوە نەبووە کەسێک بێتە ئەوروپا بۆ ئەوەی کەوا لەوێ ئیشێ پیا بکات یا پارەیەک بۆ خۆی مسۆگەر کات، ئەوە نەبوو بە هیچ شێوەیەک، یعنی 1995 خەڵکەکە هەمووی ئیندیفاعی سیاسی بووە یاخود سەبەبی سیاسی بووە هاتۆتە دەرەوە لەوێنان جێگیر بووە. ئێستا خەڵکەکە جیاوازە، خەڵکەکە زیاتر ئەیانێ مەبەستمەوە نییە باش ناکەن، ینی مەبەستمەوە نییە من لەگەڵ ئەو هینە نیم، نا بەس خەڵکانی ئێستا ئەیانێ بێن بۆی ژیانێکی مسۆگەر بەتایبەتی لایەنی ئابووری خۆیان مسۆگەرکەن و
فەرقی ئەمە و لەگەڵ فەرقی ئەوی تریان ئەوەیە کە ئەوانی پێشووتر زیاتر ئەچوونە ناو خوێندن تەواوکردنی دراسە یەگەی هەوڵیانەدا بکچن بۆ ناو خوێندن و بۆ تەواوکردنی دراسە خەڵکی ئێستا زیاتر ئەوێ بچێتە ناو ئیش و کار و کاسبی بۆ ئەوەی دوکانێ دانێ ئیشێک دانێ بزنسێ بانێ بۆ خۆی خوشیانی خۆی مسۆگەکە فەرقەکان لەمەیە بە شێوەیەکی گشتی خەڵکی کورد زۆرە لێ یعنی زیاتر توانم بڵێم زیاتر لە 180,000 200,000 کەس هەیە لەوێنانە کورد کوردەکانی کەرکووک زۆربیان ئەوانەی کە منیان ناسم خەریکی بزنسن ینی هەوڵ دەدەن بزنسی خۆیان و سەرکەوتوشن لە ئیشەکانیانە ئینسانی سەرکەوتون جیاوازیەک هەیە لە بینی دوورکەوتنە جیاوازیەک هەیە لە بینی کوردی ئێران و کوردی عێراق لەگەڵ کوردی باکوور ئەوان مرکز و شتی خۆیان هەیە عینی شوێنێکیان هەیە بە عینی ناو وەڵام ناوەکەی نەختێ فەرقی هەیە ئەوانش پێڵێن KCC ئێمەش پێمانەوەی KCC ئەوانش KCCیان هەیە کوردش کەڵچەر سنتەریان هەیە ئەوان کوردش کۆمیونیتی سنتەریان هەیە فەرقەکە لەوەیە ئەوان زیاتر لە قاوغی پاکەکەیەوە بۆ ئیشەکانە چن لەو قاوغەوە بۆ چن ئەوەی کە ئێمە کوردش کەڵچەر سەر سنتەر ئیشمانەکە ڕاستەکەی لە قاوغی حیزبایەتی نەبوو حەقەتەن چون ڕێوڕسمی تایبەتی خۆی هەبوو ڕێوڕسمی چارەتی پێڵێن ئێمە ئەوەمان جێبەجێ باشە مامۆستا با پرسیارێک بکەم ئەوش پرسیاری خەڵکە لێرە ینی لە کوردستانەوەی ئەیبینین لە دەرەوە یعنی با بڵێن کۆبنەوەی جەماوەری ئەوانە زیاترە بینین پەکەکە زاڵە بەڵێ یعنی ئەوە بۆ چیەگەڕێتەوە لەبەرەوەی ژمارەیان زۆرترە ژمارەی خەڵکەکە زۆرترە ئەوان بەهۆی ئیشەوە دێنە دەرەوە یاخود بۆ شتێک پێ بڵێم کوردی باکوورەڵێن ئەوڵەن ژمارەیان زۆرترە ژمارەیان زۆرترە شتێکش هەیە بە ئەو حەقەتە بزانین من کە لە سووریا بووم ڕۆژێکیان ئەندامێکی سەرکردایەتی حیزبی شیوعی تورکی ئەمری خوای کردبوو کە ئەمری خوای کردبوو تەعزیەیاندانە ناو یەکێک لەو ماڵانەی کە خۆیان تیای بوون ئێمە چوین دانیشتین ئێمە وەکو یەکێتی وەکو نێرەتی چوین دانیشتین قسە هاتو قورسە ڕۆی من تورکی مەزانی تەبان یەکێک هاتبوو یار بە ئەوش کابراایکی سیاسی بوو بە سایقی ترێلە بوو سایقی ترێلە بوو هات لەگەڵیان دانش قسەیانە کرد و قسە هات و قسە ڕۆی وتی بابە ئەو پیانی وتی ئێوە چیەکەن لێرە هەر لە تورکیا لە سووریا دانیشتون بە جەماعەتی حیزبی شیوعی تورکی وهروەها پەکەکەش هەمویان لێ دانیشتون وتی ئێوە چیەکەن لێرە چیەکەن دانیشتون بۆچی دانیشتون میلەت پێویستی بەوەیە ملت پێویستی بۆیە ئێوە هەتا ئەگەر تەیرێکی حکومت بکوژن لێوێنانە گولە لە تەیرێکی حکومت ژن خەڵکەکە دڵی خۆشە بێ ئەگەشێتەوە هیوا پێیاکات ئەو قسەیان قەت لەبیر ناچی کە ئەو کابرایا کردی فعلا پاش فترێک پاکەکە حرەکەی چەکدانی دەست پێ کرد ئەوە بووە هۆی ئەوەی کەوا میلەتی تورکیا کوردی تورکیا وردە ئەو هەستێ قەومیان تیا دروست بێت من بەبیرم دێ لە دەنیمارک لەگەڵ مجموعەی ئەحزابی تری کوردستانی باشوور حیزبەکانیان زۆر بوو ئێستاچێت تقریبا تا ڕادەیە کەم بوونەتەوە هینمان بڵاوە کردەوە بڵاوکراوەمان بڵاوە کردەوە بۆ ئەوەی کە بێن بۆ حەفلەی فلان و فلان اینجا دوکانیان زۆر بوو دوکانی عەتاریان زۆر بوو بەبیرم دێت چوونە دوکانێک برادەکەی من ئەو لەبەر خەڵکی ئەو وەرەخانی پێ منش لەگەڵی بوو چوو بیدا بە دوکاندارەکە نەیویست وتی ئێستامان بە تورکانی بە تورکی وتی نامەوێت ئەوش پێی بۆ ناتەوێت وتی نامەوێت وتی ئاخە بۆ ناتەوێت وتی بابە من نامەوێت بمە کرمانچ یعنی من نامەوێت کورد بم باشە ساڵ هات و ساڵ ڕۆی ئەو برادەرە لە تەلەڤیزیۆنی پاکەکە لە بەلچیکا ئیشێکە ڕۆژێ وتمە هەڤاڵ مەحموود بەبیری دێ شتێکی وا بوو دوکاندارەکە وتی واوە وتی چاکم بەبیێ بەس ئەزانێ ئەوە ئیسە لە پێش هەمومانە بۆ مزاهرە بۆ هەموو شتێک لە پێش هەمومانە بۆیە ینی پاکەکە دەوری ئەوە هەبوو کە خەڵکی کوردستانی باکووری زیندوو کردەوە تێی گەیاندن بابێ ئەوە خەڵکێکی ترن
ینی ئەوە دەورێکی زۆر زۆر بۆیە خەڵکەکە کە بە دوایەکەوە پێم وایە شتێکی زۆر تەبێە. بەڵێ مامۆستا بەم شێوەش دێنە کۆتایی بەشی دووهەم. قوربانی تۆ ماندوومان کردی ئینشەڵڵا توانین خزمەتی زیاتر بکەین ئینشەڵڵا. هەوڵە دێن لە بەشێکی تر مامۆستا باسی کەرکووکیات و هەروەها لایانی ئەدەبی جەنابەت بکەین بەسەرچاو و هەروە ئەو کتێبانەی کە بە چاپت گەیاندەوە ئەو کتێبانەشی کە ئامادەن بۆ چاپکردن. بەسەرچاو. بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوە دێنە کۆتایی ئەم بەشەش لەگەڵ مامۆستا سەربەست کەرکووکی تا بەشی ئایندە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.